کە قسە و باسکردنە لەسەر هەردوو کتێبی ناوی تۆ ئیمزای منە و هەروەها ڕۆژگاری وشک و چاوی تەڕ کە ئەمانە دوو کتێبی زۆر ناوازە و جوان و تایبەتی مامۆستا تەلعات تاهیرن و ئەم ئێوارەیە لە سەودای کورسات مەگەزین میوانی ئێمێ و گفتوگۆ و قسە و باسەکەین لەسەر ئەم دوو کتێبە جوانە کە دوو ڕەنگی زۆر جوان و تایبەتیشی بۆ دیزاین کراوە کوردستان تۆ پیرۆزەیەکە و بردووە میشکەمەیەکە. سڵاو لێوێ مامۆستا زۆر بەخێر هاتی بێسەرچاومان. سەرەتا ئەمڕۆ لە فستیڤالی گەلاوێژ لە زۆرێک لە کەناڵەکانەوە جەنابتمان بینی ڕای تۆ چی بوو لەسەر بەڕێوەچوونی فستیڤالی گەلاوێژ لەم ساڵدا بە بەراورد بە ساڵی پارکە بەڕێوە نەچوو بە شێوەیەکی ئۆنلاین بەڕێوەچوو؟ خۆی عادەتەن خاوەن ماڵ لە میوانەکانی دەپرسێ ئایا ئاسوودەن؟ ئێمە ئەوڕۆ لە عەرەبەکان و لە فارسەکان و لە کوردەکانمان پرسی ئاسوودەن یان بەدڵتان بوو یان تێبینیتان هەبوو. خۆشبەختانە هەمیان ڕایان وا بوو کە فستیڤاڵەشی ڕێک و پێک بوو. خۆ دەزانی لە ماوەی ئەو دوو ساڵەیە کەم فستیڤاڵ و هین کراوە، تەنانەت پێشانگای کتێبیش نەکراوە بەهۆی کۆڕۆنا و بەهۆی ئەو بارە داراییە کە هەیە. بوونی ئەم فستیڤاڵە وەکو بەریەکەوتنێکی فەرهەنگی کولتوری معریفی لە بینی کورد و عەرەب و فارس و گەنجێکی کلار و گەنجێکی چۆمان و بادینیەک و سلێمانیەک بۆ ئێمە و بەریەکەوتنێکی جوانە، بەریەکەوتنێکی پۆزتیڤانەیە. من لە یەک دوو جار تێبینی ئەوم کرد مەسەن لە مەجلیسا سنەیی و چۆمانی و کەلاری و بادینی بێکەوە دانیشتن و باسی ئەدەبیاتیان دەکرد. ئەم کۆبوونەوەیە ئەم بەریەکەوتنە پۆزتیڤانە و جوانە بە تایبەتی بۆ شاری سلێمانی کە شاری سلێمانی یعنی هەمیشە شاری ڕووناکبیری و شاری ئەدەبیات و شاری میدیا و ڕۆژنامەگەری و یعنی شاری سلێمانی شارێکە شایانی ئەوەیە کە هەمیشە فستیڤاڵی گەورە، هونەری گەورە، تیپی گەورە، سینەمای گەورە، درامای گەورەی تیا بەرهەم بێت. بەڵام مامۆستا بابینە لەم دوو کتێبە جوانە سەرەتا لە ناوی تۆ ئیمزای منە لەم کتێبەوە دەست پێ بکەین بەزانم ئەم ناونیشانە لەگەڵم ناوەڕۆکەیە کە گرێتەوە لەگەڵ شارەکانە. کاتی خۆی من ئەمە ناونیشانەکەی نەبوو، وتارێکی نووسەرێکم گرنگە، نووسێکی ئیتاڵی گرنگە بە ناوی ئەمبرتۆ ئیکۆ، وتارێکی نووسی بوو دەڵێ عادەتەن دیوانی شعری بە تایبەتی شعر دائیمەن دەبێ عنوانەکەی یان تایتڵەکەی بۆ ئەو بشێ بکرێتە دیاری، یان جوانترین عنوان ئەوەیە کە بکرێتە دیاری. ئێستا تو مەسەلەن ئەگەر ئەمە بدەیتە دایکت یان بدەیتە باوکت یان بدەیتە هاوڕێیەکت ئازیزیەکت بەسەر پێویست بە قسە ناکات. یەکسەکە پێی دەڵێ ناوی تۆ ئیمزای منە واتە تۆ کەسێکی ئازیزی لام بەشێکی لە من تێکەڵاو بە شخصیترین شتی ئینسان بووە کە بەسمە و کە ئیمزا و پەنجەمۆرە. ینی زیاتر ئەم هینا ئەم ناوە ویستم ناوێک بێ لە کتێبە بۆ دیاری بشێ. بەڵێ مامۆستا باجارێک هەر لەسەر ناوی کتێبەکان بڕۆین. یەکێکیان ناوەڕۆکەکەی شعرە، بەڵام ئەوی تریان ناوەڕۆکەکەی لێکۆڵینەوەی ئەدەبیە، بەڵام ناوێکی زۆر ناسک و جوانی هەیە، ئەمەشیان ڕۆژگاری وشک و چاوی تەڕ. هەر لەوە ئەچێ ناوەڕۆکەکەی هەر شعر بێت و بۆچیش هەردووکیت لێک کات بڵاو کردەوە کە دوو کتێبن بەڵام دوو ناوەڕۆکی جیاوازیان هەیە؟ بەڵێ ڕاستە. ئەم دنیابینی ئەدەبیانە قسەی تۆیە، هەمووی لە ئەجوائی شعریە. ئەدیبەکانی ئێمە، شاعیرانی ئێمە، هونەرمەندانی ئێمە هەمیشە لە ڕۆژگارێکی وشکا ژیاون. یعنی بیرت بێ من کاتی خۆی کە ڕسمی قانەعم دەبینی بە ڕێکۆتێشی ڕەشی تۆزاویەوە کەچی بەو کەرامەتی کە هەی بوو، بە مەردایەتی کە هەی بوو، هەموو ئاغاکانی شارە زۆر مەمنونی بوونانێکیان لا بخوا و کەچی قوبوڵی نەدەکرد. ئەم کەرامەت و کەسایەتی نالی کە دەیبینی لە شارەکانیدا بەرجەستە بووە، کەسایەتی و مەردایەتی حاج تۆفیقی پیرەمێرد، مەردایەتی ئەحمەد موختار جاف، ئەم مەردایەتیە وایە کردووە ڕۆژگاریان زۆر وشکە بێ، زۆر بە نەهامەتی بژین. بەڵام هەمیشە کە شعرەکانیان دەخوێنیەوە کەسێکی دڵسۆز و چاوتەڕ دەبینی، هەمیشە چاو بە فرمێسک و چاوتەڕن بۆ نیشتمانەکەیان، بۆ خاکەکەیان، بۆ ئیتر ئەم ڕۆژگاری وشک و چاوی تەڕا چیرۆشی لە مێژینە و مێژوویی ئەدیبانی ئێمەیە و هەروەها ئەدیبانی دەوروبەر و جیهانیش. مقارنەیەکە لە بینی یان بەراوردێکە لە بینی هەوڵی ئەدیبان و نووسەران بۆ ئەوی هاوسەنجیەک بۆ خێر و شەڕبژێڕنەوە
بۆ ناشرینیەکان بژێڕنەوە هاوسەنگیر دروستکەن لە بینی ناشرینی و لە بینی جوانی لە بینی زوڵم و لە بینی قوربانی لە بینی ناحەقی و لە بینی ڕاستی ئەم هاوسەنجیە دائما ئەدیبەکان باجیان داوە یعنی من کە هەز دەکەم حاج تۆفیقی پیرەمێر دەست بەسەر چاپخانەکەیدا دەگرن و بێ چاپخانەیەکەن و دواتر ناچارە خانوەکەی ڕاهنکاو لە بەسڕاهینێ ئەو ئازارە بۆ من کە باپیرە گەورەی مەلای گەورەی کۆێ مەلا ئەسعاد نالی دەبینێ سێ بزن بەخێوەکە لە مەکە و بە شیری سێ بزن دەژی ئەو ئازارە بۆ من تێگەی چۆنە مع العلم دەیبینم ئەدیبانی فارس و عوسمانیەکان و عەرەب بەچ شێوەیەکی شاهانە ژیاون یعنی ئەم چاوی تەڕا دائما چاوی تەڕی ئەدیبانە بەرامبەر بۆ ڕۆژگارە وشکەی کە هەیە بۆێنە بەڵێ مامۆستاناویجا ئیمزایم نامە کتێبێکی زۆر تازەیە بەڵام تۆزە فزولم سەیرم کرد کوردبڕێکی زۆر لە ناو شعرەکانی ئەم کتێبەشا کردووە ئەم کوردبڕیە بەهرەیە یان لە ئەنجامی خوێندنەوەیەکی زۆر یان پێت وایە کە سەردەمی ئێستا پێویستی بە شعری کورت و پوختە من کاتی خۆی ینی تقریبا 20 ساڵێک لەمەوە پێش تۆزە گرنگم بە فیزیادا چوومە ناو دنیای فیزیا و ئەوانە باوەڕ دەکەی کە باڵێن نەزەری نسبی ئەنیشتاینی کە سەیرم کرد یەک نیودێڕا نووسرایە ئی یەکسانە بە MC2 یعنی وزە یەکسانە بە مادە کەڕەت خێرایی تیشک باشە ئەمە هەموو کەونی تەفسیر کرد بێ بەم نیودێڕا شاعری کورد حەز دراوسەیەکی دەکا بۆ 18 پڕ دەنووسی ئەم تێ ناگەم یعنی لە سەربان تانشیە ئەو پڕەکەن و حەزدەیەک دەکەن و 22 پڕ دەنووسێ بۆچی ئەم کورد بڕیە لە دنیای ئێستامانە لە قسەکردنی شاوایە لە ئامۆژگاریا وایە لە تەلەفۆنا وایە حتا لە میوانداریا وایە وەی لە هاتوو تعزیێشا وایە کاتی خۆی خەڵک دەچوو چای دەخوارد و قاوەی دەخوارد و جگەری دەیشێشا و قاسی لە ڕاکێشا و ئێستا تعزیەش بۆتە 5 دقە و 2 دقە و سەرخۆشی بۆتە ڕەنگە بۆتە مەسیجێک ڕەنگە بۆتە نامەیەک لە بەهۆی ئامێرێکی زیرەکەەوە مەبەستەکەم چێ دنیای ئێستا دنیای کورد بڕیە کورد بڕی من پێم وایە جیاوازی بینی شعری باش و شعری خراپ مثلا تۆ سندوقێک هەنارە بینی ئەم سندوقە هەنارە ئەمەدا سرکەی هەناریە دەرەچێ پێویست ناکە شاعیر باسی سندوق هەنارەکەم بۆ بکە سرکەکەم بدی یعنی ئێستا من کە دەسم یان ئێمە کە ئێوە کە دەستنە بازار شەربەتێکی فرێشە خۆنەوە بەڕاستی کێشەتان نیە ئەم شەربەتە چەند پرتەقاڵی تێچووە 4 پرتەقاڵە 5 پرتەقاڵە شەربەتەکەم بدی باسی پرتەقاڵەکەم بۆ مەکەم شەربەتە فرێشەکەم دێ و با بخۆمەوە نووسەریش شاعریش بەڕای من پێویستە شەربەتەکە بداتە خوێنەر نەک چەند پرتەقاڵی سەرف کردووە و چەند هەناری سەرف کردووە ئەوانە تۆ هیلاشی دەوامەکەی دنیات هیلاکە چێژ لێدنەی مناڵ بخێوەکەی هات چۆ دەکەی و نازانچی پێویست بووە لە لەحزەیە کاتێکستی شعری بخوێنیەوە تۆ ناکرێت نیو سەعادەم باسیەوە لوکەم کە من پرتەقاڵ بەوانەیە و لە عەلوەکە بۆ دەمێنە کاکە شەربەتەکەم بدێ با بخۆمەوە و فرێش و ئیسراحەتکەم باشە مامۆستاکەواتە زۆر بە کوردی شعرەکانی تۆ بە شوێن جوانیەوەن یان لەگەڵ سەردەماوە بە شوێن جوانیەوەن بێگومان هەر مرۆڤی هەموو مرۆڤ دەوێت بە شوێن جوانیەوە بێ لە بەرو ژینگە پارێزی جوانیە بیرە نەچێ پەروەردەی مناڵیش جوانیە کە پیرەمێردێک دەبینی عەربانەکەی لە تاسێک دەپڕێتەوە تۆ لەگەڵی پاڵێک دەنێی ئەمەش جوانیە جوانی لە هەموو شتێکە هەیە بتەوێ باش کەرەستەکانی تۆ بۆ شاعر چی؟ ئەو کەرستانن کە پەرهەوێز خراون من کاتی خۆی نێنێکتان پێ بڵێم لە کاتی خۆی 200-300 کەلیمەم هێنابوو وشە گوتم نابێ ئەمانە بەکاربێن منە سواون پەپولە و پایز و گەڵا و هەور و ماچ و باران و ژوان و نابێت ئەوانە بەکاربێن ئەمانە ئەوەندە گوتراونەتەوە خات کوردستان ئەوەندە گوتانەوە سواون یعنی کابراەک لە سێتاقانی هەولێر یانە چواربەغ دانیشتووە 4 جار پەپولێ نووسیوە باوەڕ ناکەم 6 ماگە پەپولێ دیوی ئاخلە سێتاقان پەپولێ چی و حاڵی چی و بەڕاستی تۆ بۆ ئەو مەشاکلانەی لە دەوری بەرتن نایکەیە کەرستە تێگەی چۆنە یعنی شاعیر هەیە مەسەلەن باسی هەتا و ئەستێرە و ماهەنگ و ئەوان دەکا کەچی کچەکەی جیابۆتەوە بە دوو مناڵ هاتۆتەوە لای ناکاتە شاعر کەکە تۆ ئەمە کچی خۆتە جیابۆتەوە بە دوو مناڵ هاتۆتەوە سەرە تۆ بۆ نمونە دەڵێم سوالکەرێ دەرگارەدا سوالکەرکە ناکە بە مادەیەکی شعری جوانی لێ دروستکە دەرگاکەدا دەخا و دەچێت کتابی دەخوێنەوە باسی هەتاوەکە کەکە تو چی عەقڵ هەتاوە لە دەور و پشتەکەت بەس بچینە مەولەوی بڕۆ مەولەوی بگەڕێەوە
ئەگەر تەشکیلی بی ئەگەر نووسەر بی ئەگەر چیرۆک بی دەیان چیرۆک دەسەکەی دەیان چیرۆک من هینم دیوە پیرێژن و منداڵێکم دیوە کچێک لە بنی یەک عەبا کردبینی ومە پیلی باریشان فرۆشتۆ پیلی کۆنتترۆل یعنی سێرم کردووەمە مادەیە یعنی ئەوە پیلی هین دەفرۆشێ پیلی کۆنتترۆل نازانێت لێرە نەهامەتی کۆنتترۆلی نییە پیرمێدێک لە لای باخی لای مزگەوتی گەورە دانیشتۆ ورتەور دەکا بۆژنێک لە دەستی چووە ئەدەبەکە لەوەیە ئەدەبەکە لە هەتا و لە باران و لە ماچ و لە پایزانیە ئەمە ئەوەندە سواوە ئەوەندە سواوە کەرەستەکانی من زۆر جاران مەراقم دەخوارد دەبێت ئیلا بورغی بخەمەناو ئەدەبەوە خاکە ناز بخەمە ئەدەبەوە یعنی نمونەیەک دەبێت کە ئێوە هەردووتان تێدەگەن ئێوە تێبینی ناکەن مەسەن لە ئەدەبی کوردی ژن کاینێکی پەمەیە و ئێرەی پەمەیە و چاوی دەتوشێنێ و بەعلە علم ژن 1970 ناو قاپ و قاساغ و مناڵ و کەوەنتەر و ئەوشتانێ ئەم کائینە خوڕافی و ئەو کاوینە فرشتەیە چییە تۆ نیشانێ دەی ئەی بۆ کەوەنتەر و دار و دیوار و ئەمیشە ناکەی بە تێکستی ئەدەبی زۆر ڕاستە تێکستی کورد ئەتوانێ مانایەکی تەواو ببەخشێ بۆ نمونە هەنێ ئازار و هەنێ مینەتی هەیە ڕەنگە بە دێڕێ بە دوو دێر بە سەدان دێریش تەواو نەبێ دەتوانێت وەکو هەنار و سرکەکەی کە باسمان کرد تێکست هەیە مەسەلەن بە پەرەگرافی تەواو دەبێ یانیزانی وەکو چوایە وەکو یعنی تۆی مۆزوعێکی گەورەت هەیە مۆزوع گەورەکە مەسەلەن بانمونەیەک ببێنەوە کاتی خۆی شربەتێکە وازم لە بیرتان بێ شربەتی نادریان پێ دەگوت نادر شربەتی نادر نووسرا و یەک پەرداغ بۆ 5 پەرداغ ڕێناز نازانەکە ڕێناز نووسرا بوو یەک پەرداغ شربەت بۆ 5 پەرداغ ئاو باش مۆزوعێکمان هەیە باسی یەک پەرداخە بەشی 5 دێڕەکە ئەتۆ بیخیتە مەسبەحێکەوە نە تایمەدا نە بۆنەدا دەبێت ڕێک ئەو مۆزوعە بخیتە ئەمەوە ئەگە پێویستی بە 4 دێڕ بوو 4 دێڕ بنووسە ئەگە پێویستی بە 2 پەرەگراف بوو 2 پەرەگراف بنووسە بەقەد چڕی مادەکە ئێستا مەسەلەن دەکرێت ئێستا من هەموو داعشم هەموو قەزەی داعشم لە 3 دەرکۆ کردوێتەوە تێکستێش لایە لەسەر هوزام سوورچی هوزام سوورچی ئەو کە بوو کە داعش سەریان بڕی تێکستەکەی تایە تەمان خۆش هەرگەشتمان لە بەڵێ ئێمە پێشترامەژمان زۆر قسەی کەم بیرمان چووە شاری زۆر بەڵام مامۆستا شعرەکانە هەمووی لەبەرەیان نا من کەیفم بە شعری خۆم دایە بەداخەوە دۆزیمەوە هوزام سوورچی دایکی هەردەی وت وزام داچی هەردەی گوت وزام ئێمەش بە بیرمان دەهێنایەوە کە ناوی هوزام سوورچیە تا کوڕە بچووکەی بەدزیە و گوتی لەوەتەی سەریان بڕیوە دایکمان دڵی نایە سەری ناوەکەی بڵێ لە مامۆستای جوگرافیاوە لە کۆبانێ بۆ پێڵاو بۆ یاخکردن لە جادەی مەولەوی خەمی ئەوەی بوو ئێستا قوتابیەکانی لەوێ چی پێ دەڵێن کە دەرچوو سێ لە سەرچواری گۆی زەوی ئاو نییە و فرمێسکە یەک دوو چین دەکا و دەڕوخێ ئەو گەنجە لە کونجێشی چایخانەکە بەسەر مێزێک نوشتاوەتەوە و دێنێ و دەبا بە پولی دۆمینەش ئەم جیهانە دروستکردنی ماڵێکی پێڕەوە نابینی دەزانی چۆن خۆشم دەوێی وەک باپیرەم کە قەت بە داپیرەمی نەدەگوت تۆ مانجی منی کەچی هەموو شەوە تاریکانی لەگەڵ بەش کرد بە دەنگ خۆشەکەت گوتت دەڕۆم لەو کچە جوانانە دەچوویت لە دەرمانخانەدا بە خەندەیەکی شیرینەوە شروبێکی تاڵت دەدەنی ئاهایترەوە هەردەبێت لەدایک بووم دڵم کون نەبوو ئەدی بۆچی یەک لە دوای یەک ئازیزانم بەربوونەوە من کەیفم بەچوونە لەنگەدی بەڵام بە دەگمەن دڵم دێ شتێ بکڕم دەبینم جلەکان لەسەر عەرەبانەیەک بەڕەمەچی هەڵدراونەتەوە چاکەتێک کراسێک لە بنی بنەوە بە ئاستەم قۆڵێکی دیارە و بە توندی ڕایدەکێشم کە بیر دەکەمەوە ئێستا کەسێک هەیە لە شوێنێکی ئەم دنیاە
ڕۆحی دەگۆڕێتەوە ئەم قۆڵە باوەشێک پاوەشێکی پێدا بکە یان هیچ نەبێت سڵاوێک ئیتردای دەنێمەوە. بێهودە تاقی دەکەمەوە وەک ئەو پیرەمێردانەی ناوی دەرمان نازان و کە دەستنە دەرماخەنە پاکەتی حەبەکانیان پێەیە خەندەیەکی تۆم لەسەر ڕوخسارم داناوە و هەر کەسێک ببینم تێدەگەێنم لەو پێکەی نەمدوێ. دەستەکان خۆش بێ مامۆستا تەلعەت بەشێکی زۆر لە ژانرەکانی ئەدەبێت تاقی کردوتەوە خۆت لە کامیانە زیاتر بەسەر کەوتووە زانی؟ بەڵێ درامام نووسیوە ئێستا 20 ئەڵقەی درامام نووسیوە چیرۆکم نووسیوە ڕۆمانم نووسیوە مەقالاتم نووسیوە من لە جۆرە ئەدەبێ خۆم دەبینمەوە کە ئەدەبێکی کراوەیە ئەدەبێت کە کراوەتەوە بەسەر کورتە فلم بەسەر سیناریۆ بەسەر پەخشان. هەمیشە چەند دێڕە شعرێک وەکو تابلۆیەکی شێوەکاری وایە کە ڕەنگە زۆر جار تەفسیرەکەی یاخود چیرۆکی پشت ئەو دێڕە شعرانە لە لای شێوەکارەکە یاخود لە لای شاعیرەکە بێت. ئاساییە بۆ شاعیرێک ئەگەر بۆ نمونە من چەند دێڕێکی شعری تۆ بخوێنەوە بەڵام خۆم بۆ خۆمی تەفسیر بکەم تەفسیرەکەی من زۆر جیاواز بێت لەو چیرۆکەی کە لە پشت دێڕەکانی تۆوەیە. ئەگەر وانە بێ شعرێکی باش نییە ئەگەر وانە بێ شعر وەکو چێ ئێستا من مەسەلەن شعرێک کە دەنووسی ئەگەر یەک مانای هەبێ واتەمە شعریشی مردووە یەک مانا دەدا بەڵام ئەگەر خوێندنەوەی دووەم و سێمی هەبێ یعنی وەکو زەوی وایە چۆن مەسەلەن ئەوەرزاری خۆڵە دواتر دەبێتە بەر دواتر دەبێتە گاز دواتر دەبێتە ئاو دواتر دەبێتە نەوت طبقاتی هەیە چینی هەیە ئەگەر شعر یەک چینی هەبێ واتە تۆ خوێندنەوە و تێگەیشت و جاشکە پێویست پێنەما بەڵام ئەگەر ئەمە پێی دەگوتری لە دایکبوونی خوێنەر باشترین ئەدەب بەڕای زۆربەی هەرە زۆری لێ کۆڵەرەکان ئەوەیە کە ئەتۆ هەست بەبوونی نووسەر نەکەی کە خوێنتەوە تۆ لە دایکبی. کتێبێکی ڕۆڵان بارت هەیە بە ناوی مردنی نووسەر مردنی چۆن نووسەر دەمرێ هەر کاتێک تۆ ئەم شعرێک لەمە خوێندەوە هەستت کرد من وجودم نییە و ئەم شعرە ڕێکی تۆیە ڕێک ژیانی تۆیە من نەمام لە سوورەکە ئەمە شعریشی باشە چونکە مردنی نووسەر یەکسانە بە لە دایکبوونی خوێنەر ئەو کاتە لە دایک دەبێت کە نووسەر نمێنێ ئەگەر ئەم شعرانە قەزیەکی شخصی من بن هیچ پەیوەندی بە تۆ نییە من پیاوم تۆ مینەی ئەمن هەولێریمە تۆ سلێمانی من نازانم چیمە تۆ چیت خەواتە قەت ناگەینە یەک ئەگەر ئەم شعرە شعری شخصی من بێ ئێستا من کە کچێک یان کوڕێک لە گەرمیان مەسەلەن شعریشی من دەبا و بەناوی خۆی بڵاوکاتەوە مەسەلەن زۆر جار پێم دەڵێن کاکە وەڵای لێگەڕێن پێم خۆشە کچێک لە گەرمیان شعری من با بەناوی خۆی بڵاوکاتەوە چونکە ئەم بۆ من زۆر گرنگە ئەم کەلاریە ئەم گەرمیانیە ئەم کۆییە هەز نەکا ئەمە نێرینەیەک نووسوێتی کچێک هەز نەکا نووسەرەکەی نێرینەیە زۆر گرنگە بۆ من چونکە شعری باش دەچێتە سەروی جێندەرەوە دەچێتە سەروی شارەوە من کە سلێمانیەک من دەخوێنێتەوە زۆر بۆ من گرنگە کە من تێم نەگەیاندووە ئەم لە هەولێریەک نووسوێتی تێم گەیاندووە ئەمە ئینسانێک نووسوێتی ئەم قسەی ڕاستە بۆ فارسیچ بۆ ئێمە ئێستا کە سۆرابی سوپەری دەخوێنەوە ئێمە هەز دەکەی خەڵکی کاشانە هەز دەکەم دراوسێمە جیرانمە باپیرمە ماممە ئینسانە هەر کاتێک شاملو دەخوێنەوە هەز دەکەی ئەمە خەڵکی تارانە هەز دەکەی ئینسانێکە لەگەڵ تۆ دەژی لەگەڵ ڕێکەی تۆ دەژی ئەدەبی باش ئەو ئەدەبەیە کە بە هیچ شێوەیەک تێت ناگەێنێ ئەم ئەدەبە سەربەستنەوەیەکە سەربەست شارێکە سەربەست جێندەرێکە ئەدەبی باش دەچێتە سەروی شار دەچێتە سەروی جێندەر دەچێتە سەروی ئایدۆلۆژیا من پێم خۆشە ئیسلامیەک و علمانیەک تام لە شارە بکە ئەمە بەچی دەکرێت بەوە دەکرێت کە تۆ بچێ شوێنێک کە ئیسلامی و علمانیەکە بەیەکەوە خۆشیان دەوێت کە دایکیانە کە ئەولادیانە ئیسلامی و علمانی هەردووشیان دایکیان خۆش دەوێت تۆ بڕۆ مۆزوعی دایکی لە ڕووە ئینسانیەکەی ئیسلامی و علمانیەکە کێشەی نامێنێ لە بەرەوەی دایکەکە لە سەروی خۆشەویستی دایک لە سەروی ئایدۆلۆژیا دنیا بینیا سیاسیەکەیانێنە زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێت زۆر سپاس کە ئەم ئێوارێمان دوومان کردین لەگەڵمان سپاس دەکەین.